دیارە سەر لێوارەی ئەمڕۆ نزیکی بانگی مەغریب دوو هێلیکۆپتەر بە تایبەت لە گوندی بلوچێن زۆر بە نزم بوونەتەوە و تەڵقەتەنووریان فرێداوەتە خوارەوە بۆ هۆیەوە ئاگر کەوتوتەوە بەڵام زەر و زیانێکی واینەوە بەڵام ترس و دڵڕاوشێکی زۆری لە گوندەکەیان دروست کردووە. دەست بەجێ ئێمە هێزەکانی ئاسایش گەشتە شوێنی ڕووداوەکە و لە سنوورەکە لێکۆڵینەوەیان کردو و سەروی خۆمان لە ڕووداوەکە ئاگادار کردوێتەوە. دیارە ئێمە بۆ ڕووداوی پێشووتریش کە 6 هێلیکۆپتەر بە سنوورەکە تێپەڕێبوون و پوشپاوانێکی زۆریان سوسان نزیکی ساڵە پێش ئێستا ئێمە بە یادداشت سەروی خۆمان راپۆرتەکەین و سەروی خۆمان ئاگادارەکەینەوە بەڵام و ڕووداوانە تا ئێستا نەتیجە نەدراوەتەوە بە ئێمە وەڵام نەبوو ئایا ئەمە هێلیکۆپتەرانە هێلیکۆپتەری ناوخۆیە تەدریبووانە کە خۆت بیانیە ئەو نەتیجانە نەدراوەتەوە ئێمە ئاگاداری نەتیجەکانی تەنها ئەوەی کە ئێمە ئیزانین خەڵکی سنوورەکە پێیان ڕاگەیانون دوو هێلیکۆپتەر لە سنووری سلێمانیەوە هاتوون بۆ ئاراستەیە بەرەو پارێزگای هەولێر و ناحی تەختەقلێەوە بۆ ئاراستەیە ڕۆیشتون دواتر کە دوای فرێدانی تەڵقەتەنووریەکان.